السلام عليكم ورحمة الله وبركاته. شكر و حمد و ثنا حتی ام به دنیا دهینا بوی خدایی که ام هلاین ساخت ام کابینت وان شوید تجدی خیر و برکت و شوید لیلت القدر انشالله وان شوایج دا ام بشین خدمت واتین و خوده روجی و نویج و طاعت همه مسلمان توا جهان طیبت شیل کردستان قبیل بکت و اف شوایج خودی حس کت حتی هیدی این برف حاضر کردن پاشی به وچن ام دی پاشی به پیشکشی بید. بەڵێ سڵاوی خواتان لێبێت و خۆشحاڵین کە ئەم شەویش توانیمانە لە پرۆگرامی پاشیف وا کاتژمێر یەکە بە کاتی پایتەختی کوردستان هەولێر لەگەڵتان بین و تا ئێوە وردە وەک شوان دەڵێت پاشیوەکەتان حازر دەکەن لەگەڵ ئێمەش بەردەوام بن بۆی کە کۆمەڵی بەرگە و بابەتمان بۆتان ئامادە کردەوە ئینشاءالله لە دوعا و نزاکانتان ئێمە بێبەش مەکەن چونکە ئەم شەوانە شەوانی کۆتایی مانگی ڕەمەزانە و ئەو بەخشندەیەی کە لە ناو مانگی ڕەمەزانە هەبوو ئەو نزاڵپاڕانەوەی کە ئەمان کرد بەرەبەرە ئەو هەموو نیعمەتەی کە هەبوو هەرچەند ئەمێنێت تا دوای مانگی ڕەمەزان بەس فەزیلەتەکەی وەکو ئەم شەوانە نییە با تا ئەتوانین دوعا و نوێژ و پاڕانەوە بکەین لە خوای گەورە بۆی کە دڵێکی پڕ لە خۆشەویستی دڵێکی پڕ لە میهرمان پێ ببەخشێت. جا سوڤان زانی عادەتەن مرۆڤ جێ هۆسایە وەختێت گەهتە دوماهی کە کارێکی حست کرد باشتر انجام بده ها چونکی دو ماهی که دا لاو دیار بود حتی خود خواردنیش دا مروف بیشت باریه دو ماهی که خواردنیش همیه پامتره یعنی حتی وقتی مروف برف خواندنی جیوه چد خواندن دو ماهی که هم مروف حول داد باشتر بخینه لجاب طیبت بو هیوا رمضان پیروز جی روز دو ماهی که کت جی خیر و برکتم بلا مروف هزار خو زیده تر بکد طاعتی زیده تر بکد طیبتی جی دعا و نزا زیده تر بکد هر هیویه که مروفی هی مروف دل دی بدان تا برانبری خودی دا کو بلکه هی دعا جی بنا قبول کرد. بله. بەدڵنیایەوە وایە هەر چونکە ئەزانی کاتەکە بەرەو کۆتاییەڕە هەڵی زیاتر فریاکەوی زیاتر کاری چاکە بکەیت زیاتر ئەو کارانە بکەیت کە لە مانگی ڕەمەزانە فەرز بوونەوە کە دەبایە ئەنجامی بدەین و یەکێک لەو کارە فەرزانەی کە ئێمە ئەنجامی ئەدەین بە درێژایی ساڵ بەڵام لە مانگی ڕەمەزانە چونکە مانگی عەفا مانگی بەخشینە زیاتر هەوڵی ئەوا دەین کە ببەخشین بۆیە ئەم سەرەتای پرۆگرامێکی باسێکی تێر و تەسەلی بەخشین ئەکەین بەڵام ئەمە هەرچەند تەوەری پرۆگرامەکەمانە ئەمڕۆ تەوەری یەکەممانە بەڵام پێش ئەوە با باسێکی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز بکەین کە هاوڵاتیان و دانیشتوانی سنووری پارێزگای دهۆک بە شێوەیەکی بەرچاو سەردانی دوکان و بازاڕەکانەکەن و پێداویستیەکانی جەژن ئەکڕن هاوڵاتیان ئاماژە بەوە دەکەن ئەم ساڵ زۆر جیاوازترە لە ساڵانی ڕابردوو چونکە ئەم ساڵ نرخی کاڵا و کەلوپەلەکان زۆر نییە و لە ئاستێکی باش و گونجاودا بەرەف سیکا دووکێ ئەس بوارم تایبەتی ژی سیکا چەرەزات و شرینە هەیە بزانانی کە چاوە خەڵک پێشوازیە جەژنێت جاردن ئەو بازارە ڕوحەک پێکفەژیانێ هات تێدا و جادەیە نوێ پڕبوون ji مرۆڤان li nêzîkî cejnê bazarevî bajêrê roj bi rojê qerebalix derdibît seralay hemû astangan lêwelatî amadekariyên xwe ji bo cejna Remezanê îsal dikin ku tehmekê kêm ji bo wê maye. اره والله بازار حالیان خوش بو گلک اما دیتا حتی دوی که کنی وی بجا کار چاین خوشتل یعنی گلک خوش بو بجا دی مایه که جاری پشتی من تاجا را بو یعنی افت صافی بوین حالا گلک کار خود کن با عیده یعنی یک بجن عید قوی حقی بو کی بری یک بجن خود راستی گلک خوش هم تین وری یک بازار که هم تین کل برد خود چت خود کرین و قصد مال دکین راستی ام گلک کیف خوشین دژن بده کرن گلک خوش یعنی عالم یک درد کیفیت ایتن چیتن بوم گلک خوش راستی بودما دو مهان بو هرما کردستان ده راوشک خراب دابو پارێزگاها دووکێکی بەشەک بوو ji vê rewşê lewra dukandar bas li hindê dikin ku ji bo cejna îsal hemû bazar erzan bûye û gelek harîkariya welatiyan dihêtkirin خودی نسبت بها ماشمت سعرا ویرو عردام کلن که کی اکلیاتی چونکو گلگی تین وقت بیشن هیویا رزق روزانه چند کری پندت فروشی داوی پاره بد بمثال مصرفت خوب کرد نگد وچیت عردگی دین کرد حتی اداره خود کردن بازار نسبت تشتی گلگی آتی خاره سعر نمایی که بیشن نفس سعر جمله نوار بگه ایک وکیلنا جهان فروتنا جلوبرگین ظلام و افراد و زاروک و پروکا li parêzgeha Duhokê piştî biryara wêyekê hatiyatan ku bazarê azad bît û ta çi demê wan bi vê tivekirî bin
وڵاتی دڵخۆشکردن و بازارش بۆ جەژنێ قەرەباڵەختر لێ کرد. نها ڕۆژ بۆ ڕۆژێ وڵاتی پتر دەهێن بازاری داک و پێتڤیەن خۆی جەژنێ بکران. ڕێژین ئەحمەد، کوردستان 24 دهۆک. بەڵێ ژبان باسی بەخشینمان کرد کە ئەڵێن بەخشین وەکو هاوکێشەیەک ئەگەر سەیری بکەیت و ئەزانی تۆ شتێک ئەبەخشی، بەڵام بەعکسەوە ئەگەر بیتە بابەتەکەی کە چۆنە ئەمە هاوکێشەکە چۆنە بە پێچەوانەوەیە تۆ ڕاستە ئەبەخشی، بەڵام تۆ وەرگری چونکە تۆ کە شتێک ئەبەخشی وازانی کە ماڵەکەت ڕەوە طبیعەتی ئینسانە سیفەتی ئینسانە لە بەخشینە خەمی ئەوەیەتی کە شتێکی کەم بکاتەوە، بەڵام خدای گەورە ئەوەندە میهرەبانە نایڵە هیچ کەس لە خۆی بەخشندەتر بێ، حتمما کە تۆ ئەبەخشی دقاتی ئەوەت پێ ئەبەخشێتەوە کەواتە تۆ وەرگری جگەلەوەی کە بەخشی بکە فەرمودێت پێغەمبەری صلی الله علیه و ژیانەوەی ژیانی ئەف وانەیە فێری مەکری بەس یا گرنگەوە مرۆڤ وان وانە وان دەرسا جێب کرد ژیانە خۆدا. بەڵێ و لەبەر کە دەستێکی بەخشندەمان هەبێت و دڵێکی فراوانمان هەبێت و عقلێکمان هەبێت کە حەکیم بێ بزانین بەکێ دەبەخشین، ئێمەش ڕووی پرسیارەکانمان ئەکەینە مامۆستا ئیسماعیل دۆلی کە پێشنوژ و گوتار خوێنە من چونکە ناوکە تۆزە بەلامە قورسە با لە ماوەسا خۆی بەخێرهاتنی بکەین و بڵێن ڕەمەزان وا هەرچەند تەواو بەس پیرۆز بێت ئینشاءالله لێمان و ئینشاءالله ڕەمەزانێکی پڕ لە خێر و بەرەکەت گەلە خێراتی ئینشاءالله خودی ڕۆژی و نوێژ و تاعات قبیل کرد. خوای گەورە سەلامەتتان کا و موفق و سەرکەوتوو بن ئینشاءالله. خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبول کە ئینشاءالله. اللهم آمین. ماوەسا ببوورە من ناوەکەتم زۆر تەواو باست کرد. ئیسماعیل کفرە دۆڵی و ئیمام و خەتیبم لە یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر لە مزگەوت عەبدوڵڵاه زەیمە. مامۆستا ئەس متأكد بشندي وهي پشت راستم ولا برين كاجي ما بحث كير يعني افشفه شفت ليله القدر اكيد وان يتخوينا وبهن مزقفتي اعتكاف يمكن ليش الله في فيوماش خدها وفيجي بما هو صح حسابك بخير بالتاكيد بناوي خوا دەست پێ بکەین. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی سپاسان دەکەین بەو دەرفەتەی کە ڕەخسانتان بۆ ئێمە بما قسەکردن لەسەر هەر بابەتێکی ئاینی ویان هەر بابەتێک کە سود و قازانج بگەێنێت بە کۆمەلگا بە خەڵک لە هەر کەناڵێک بە تایبەتی کە ئێوە بەڕاستی لەو ڕەمەزانە زۆر جوان پێتانەوە دیار بوو، ماندوو بوون، شەکەت بوون، هیلاک بوون، هیچتان کەمتر نییە لەوەی کە مامۆستایەکی ئاینی کە لە مزگەوت دانیشتۆ خەریکی عیبارەتە. پێم وایە هەر قسەیەکی خێر کە لە هەر شوێن و جێگایەک بگوترێت کە سود و بەرهەمی هەبێ بۆ کۆمەلگا بە تاکید ئەوەش هەر وەکو دانیشتنی شەوانی لەیلەت القەدرە. چونکە ئەگە تەماشای فەرمودەکەی پێغەمبەری خوا بکەین سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە باسی ليلة القدر دەکات من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه وما تأخر. يعني کە زیندووکردنەوەی ئەو شەوە چ لە ڕووی قورئان خوێندنەوە بێت، چ لە ڕووی شەو نوێژەوە بێت و چ لە ڕووی نەسیحەت و ئامۆژگاریکردنی خەڵکەوە بێت بە تاکید ئەوە هەر قیام اللەیلە. بەڵێ بە تاکید لەوانەیە کە لە مامۆستایەکی ئاینی لە مزگەوتێکە لە بەردەم 200-300 نەفرێکە قسەی خێر دەکات باسی بەخشینیان باسی هەر شتێکی تر بکە، بەڵام لە کەناڵێکی ئاوادا دەتوانین باسی بەخشین بکەین، باسی کۆمەڵکشتی ئاینی بکەین کە بتوانین بە هەزاران بە ملیۆنان خەڵک گوێ بگرێت. پێم وایە ئەوە دەرفەتێکی زۆر چاکە و خوای گەورە موفقتان بکە ئینشاءالله. زۆر باشە. مامۆستا دینی ئیسلام دینی بەخشینە، دینی جوانیە، دینی پاکیە. ئێمە زۆر جار بیر لە لایەنە بەس معنەویەکانێکین وازانی ئیسلام بەس نوێشکردنە، ڕۆژووکردنە و ئەو لایەنە ڕوحیانەیە. بەمەرجێ لە وڵاتانی دەرەوە لە وڵاتانی غەرب تەنانەت وتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە پاسەکانی ئەڵمانیا لەسەری نووسراوە داین لیسال ئاینە ڤۆڵتات واتە زەردەخەنەت بەڕووی براکەت ئەوە وەکوایە سەدەقە بەخشینێکت کردبێ. لە ئاینی ئیسلامە چۆن باسی بەخشین کراوە؟ ئەوان ئەگەر بەو شێوەیە پەیڕەوی بکەن ئێمە ئەبێکە هەڵگری ئاینەکەین چۆن پەیڕەوی بکەین؟ بەحقەت زۆر جوانە کە دەق و دەق ئەو قسەی کە جەنابەتی ناتەوە لەگەڵ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێت تەبەسموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە. ئینسان کە بەڕوویەکی خۆشەوە کە لەگەڵ خەڵق قسە دەکات بەدەم بە پێکەنینەوە ئەوەش مای سەدەقەیە. جاگە ئێمە تەماشا وەکو ئیسلام بڕوانینە سەدەقە و خێر و بەخشین بازنەیەکی فراوانی هەیە، کورت نەکراوتەوە لە بەشێک لە جوغزێک. بەخشین بەشێکە لە سەدەقە، بەشێکە لەو خێر و چاکانی کە مرۆڤ ئەنجامی ئەدا. پێکەنین بە زەردەخەنەوە کە قسە لەگەڵ خەڵک دەکەی ئەوە سەدەقەیە. الکەلیمەت الطەیبەت صەدەقەتون، وشەیەکی چاک نەسیحەت و ئامۆژگاری کەسێک دەکەی دەبێتە مای سەدەقە و خێر. بەڵام لە گەورەترین شتێک کە ئینسان لە کاتێکدا کە خەڵک محتاجە مەسەلەی بەخشین
بابەتێکی هەستیارە و پێغەمبەری خوا و قورئان زۆر تەکیدیان لەسەر ئەو بابەتە کردوتەوە بۆیە خوای پەروەردیگار لە باسی بەخشیندا ئەفەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين ماشي خوای پەروەردیگار دەفەرمێ ئێوە ماڵ ببەخشنەوە لەو ڕزقە و لەو ماڵی کە خوای گەورە پێی داون بەر لەوەی مردن بتانگاتێ ئەو کاتی خۆگە مردن هات ئەو ئینسانە هەرچەند هاوار بکە بڵێ خوایە گیان تەنها سەعاتێک سانیەک دقەیەک تاخیرم بکە تاسە تەواو فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون ئەو کۆتایی پێدێ کەواتە ئینسان تەمەنا دەکات لەو لەحظەیەدا بگەڕێتەوە دنیا چی بکات فأصدق وصدقە بکە خێر بکە ئیحسان بکە یارمەتی هەژاران بدا دەستی یارمەتی بۆ خەڵک درێژ بکە و هەروەها ببێت بە کەسێکی محسین چاکەکار کەواتە لێرەکانە بۆمان دەردەکەوێت چاکەکار کێیە ئەو کەسەی کە بەخشەرە بەخشەر چاکەکارە بەخشەر لەوەی کە تەعاونی خەڵک بکەی بەدەست بە پارە بە قسەی چاک نەسیحەت و ئامۆژگاریکردنی خەڵک کە یەکێک لە مەعانات دابێت بتوانی نەسیحەتی بکەی ینی بازنەی ئیسلام بازنەیەکی فراوانە بۆیە خوای پەروەردیگار لە ئاەتێکی ترە ئەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين يعني ئێوە پەلە بکەن بۆ بەهەشتێک کە پانایەکەی بە قەدرایی ئەرز و ئاسمانانە خوای گەورە ئەم شوێنەی ئامادەکردو بۆ کێ بۆ کەسی متقی لەم ئاەتەدا کێنە متقیەکان الذين ينفقون في السراء والضراء ئەوانەی کە لە خۆشی و ناخۆشیدا ماڵ دەبەخش آخر کار يعني حقەتێک هەیە لە کاتێکدا کە خەڵک محتاجە ئینسان ببەخشێت سەردەمانێک کە خەڵک هەموو هەبوو بوو دەوڵەمەند بوو وەزعی باش بوو چ هونەرێکی تێدا نییە لە خەڵک وەری ناگرێت لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە پیاوێکی زۆر عادل بوو ئەوەندە زەکات و ئەوەندە زێڕ و زیو کۆکرابەوە دەیاندا خەڵکی دەپارانەوە کاکە وەریگرن کەس نەدەهات وەریگری لەبەرەوە خەڵک پێویستی پێ نەبوو بەڵام سەردەمانێک کە خەڵک محتاجی پێویستی پێیە ئەو کاتە میهمە گرنگە ببەخشی بسەڕاء وەضەڕاء بجا gelek kesê dî jî nimûne hatîne behezkirin bez berî em êkêwana wergirîn pisyara cewherî ya mirov tê bigehet xwe xwedê ew xwedê evê hemî kes durust kirî xaliqê erd û esmana ye zanet ka kê mehtacî bi çi heye û kê mehtacî bi çend parê heye û kê mehtacî bi çi ilmekî heye hikmet ji bexşînê çi ye madem xwedê zanet ew xwe bû çî naditê yani bû çî ev taqîkirina mezin dana ebda ku bexşînê bikin hikmet çi ye حکمەتی ئەگەر تەماشای ئیسلام بکەین حکمەتی زۆر تێدایە یعنی ئەو دەستە بە تەنیا لەوانەیە نەتوانی کارێ بکات ئەگەر ئەو دەستەشی لەگەڵدا نەبێت ناتوانانی ئیشەکانی سەرکەوتوو بێت یعنی کەواتە ئەم خەڵکە ئەگەر هەر هەمووی دەوڵەمەند بێ خەڵک احتیاجی بە یەکتری نابێت یەکێک لە حکمەتەکان ئەوەیە خوای گەورە بە شێوازێکی جیاواز بە دەوڵەمەند و فەقیر و مهندس و دکتۆر و فەلاح و کرێکار و هەموو ئەوانەی داناوە بۆچی بۆ ئەوی کە خەڵک علاقاتی ئیجتیماعی لەگەڵ یەکتری بەقوت بێت یعنی ناکرێت بڵین هەمویان دەوڵەمەند بێت و ئەو جاخوای گەورە ئەم شتانەی کە داناوەکو تاقیکردنەوەیەکیش یعنی نەزانین کە ئەوەی کە دەوڵەمەندە و سەرمایەدارە و پارەدارە ئەوە خوا خۆشی دەوێت نا ئەوەی کە لە مقابلیشدا ئەوەی فەقیر و نەدار و هەژارە خوارقی لێ دەبێتەوە بەڵکو لەوانەیە بە پێچەوانەوە خەڵکێکی فەقیر و هەژار کە سابیر دەگرێ و ئارام دەگرێ زۆر خۆشەویستە لای خوای پەروەردیگار لە دەوڵەمەندێک سەرمایەدارێک کە دەست دڵی بە پارەوەکەی گیراوە و لە سنووقەکەی دایناوە دڵی نایە بیشی کاتەوە کەواتە یەکێک لە حکمەتەکان کە مامۆستا زێدەتر یعنی تاکیدکردنە سەر هێزکردنەوە پەیوەندیت کۆمەڵایەتی ئەوە یەکێکە لە خاڵە سەرەکان و خاڵێکی تر ئەوەیە خوای گەورە دەوێت مرۆڤەکان تاقی کاتەوە یعنی چۆن دەوڵەمەند بە پارە تاقی دەکرێتەوە ئەو فەقیرەش بە فەقیری و بەهەژاری تاقی دەکرێتەوە ئەوەش یەکێکە لە حکمەتەکانی ئەوەی کە هەمویان دەوڵەمەند نین یان هەمویان فەقیر نینە بەڵێ مامۆستا بەخشین شتێکی تریشی ئەکرێ بڵین لە دواوەیە واتە سەدەقە تطفئ الغەضب الرب ئێمە جگە لەوەی کە ئەبەخشین ئایا سوودەکەی بۆ خودی ئێمە چێەوە سوودێکی کۆمەڵاتیمان بە کەسێک گەیان کە ئەو کەسە نەبوونە هەژارە ئێمە بۆەوە بەخشین ئەی سوودەکەی بۆ خودی خۆمان چییە ئەگەر تەماشای سوودەکەی بکەین وەکو ئەوەی کە باست کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باز لەوە دەکات الصدقة تطفئ غضب الرب يعني صدقة أو تربوني خوا ناهلت كإنسان لبناي خوا دبخشيت
بەڕاستی خوای گەورە لێ حادز نابێت دڵی بەو ئینسانەوە خۆش دەبێت لە گوناهی خۆش دەبێت و خاڵێکی تر ئەوەیە کە ئەو کەسەی کە ماڵ دەبەخشێت لە پێناوی خوادا لە ڕۆژی قیامەت لەژێر سێبەرەکەی خۆی عەشر دەکرێت سێبەری ئەو سەدەقە و خێرە کە لەو ڕۆژەدا یومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته یعنی لەوێوە کۆمەڵە خەڵکانێکەنە لەژێر سێبەری خوانە یەکێک لەوانەیە کە لەژێر سێبەری خوا عەشر دەکرێت ئەوەیە کە ماڵ دەبەخشێت بە ئەندازەیەک بەزی بەنهێنی دەستی چەپ پێ نەزانی مەواتە ینی بۆ ڕیایی نییە بۆ ئەوەیە کە خەڵک پێ بڵێن وڵای کەسێکی بەخشندەیە و خاڵێکی تر ئەوەیە کە ئەو کەسێک کە دەبەخشێت پاکبوونەوەی گوناه بەخشین بە هەموو شێوە یارمەتیدانی خەڵکیش هەر بەخشینە تعاون وەکو باسمان کرد ڕوحیەتی تعاون کە لە ئیسلامدا زۆر تەکیدی لێکراوتەوە دەبێتە هۆی عیلاقەی ئیجتیماعی بە قووەت و کۆمەڵگەیەکی بەهێز و دەبێتە مای ڕازیبوونی خوا تەماشایکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئافرەتێکمان بۆ دەکات هەندێک ڕیوایەت دەفەرمێن پیاوێک بووە یعنی ئەوە لە هەردووکیاندا هاتووە جا هەر یەکێک بیان ینی ئافرەتێکی باغیە بێ یان پیاوێکی باغی خراپە کار بێت بە شوێنێک بە دەشتێکدا دەڕوات لەو دەشتەیە کە کەسی لێ نییە تەنها بیرێکی ئاو هەیە لەوێوە زۆر تینوو دەبێت دەچیتە خوارێ لە ئاوەکەی دەخواتەوە کاتێک کە دێتە دەرەوە دەبینی سەگێک عاشە لە ڕووی جەنابتان لەوێوە زمانی خۆی لە زەوی دەخشێنێت لە تینوان نازانی چی بکات بە پێڵاوەکانی دەچێتە ناو بیرەکە پڕ ئاوی دەکات و دەیێنیتەوە تەماشایکە هەتاکو تێری دەکات ئەو کاتی کە تێری دەکات خوای ڕەب العالەمین لەبەر ئەم ڕەفتارەی لی خۆش دەبێت کەواتە ئیسلام هاتووە فێرمان دەکە کە ئێمە تەعاونی یەکتری بکەین وەخوای پەروەردیگار پێمان دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان دەبێت ئێمە دەستبار بگرین بۆ یەکتری و لە خەمی یەکتری دابین حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ والله في عون العبد ما دام العبد في عون أخيه دەفەرمێ خوای گەورە لە یارمەتی بەندەکانیدایە مادام بەندەکان لە یارمەتی یەکتری دابن یعنی معانەتی خوا یارمەتی خوا دێت بۆ مرۆڤەکان هەتا ئەو کاتی مرۆڤەکان لە خەمی یەکتر دابن یعنی بە هانای یەکتری وەچین ڕوحیەتی تعاون کە سەدەقە و بەخشین یەکێکە لەو شتانە کە ئینسان بۆ خۆی هەیەی زۆر نامەنتیقیە جیرانەکەی برسی بێت جیرانەکەی نان نەبێ بخوا بۆ خۆشی زگی بێشی لە تێریان ئەخر زۆر جار ئێمە خەڵکێکمان هەیە لەبەر ئەوەندەی خواردە ئەوەندە تێرە ئێواران لەوانەیە کە ڕۆژتار دەکاتەوە زگی بێشیت ئەنواع خواردن لەسەرەوەیە فکر ناکاتەوە لەو لاشەوە جیرانێکی هەیە لەبەر سانزگی خۆی دەکوشێت و جێشی و ئەو جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت چی دەفەرمێ ئیماندار نییە ئەو کەسەی کە بۆ خۆی تێرە و جیرانەکەی برسێ و کە دەزانێ برسیشێتی کەواتە ئیسلام هاتووە بۆ پاکبوونەوەی ئەم گوناه و تاوانایی کە مرۆڤ ئەنجامی ئەدا بەهۆی ئەو بەخشین و ئەم سەدەقەیە دەستخۆش مامۆستا من ئەبێ جەنابەت لێرە ڕاگرم لەبەرەوەی کە پامنێرمان وەرەگرین کە ئاراس ئەحمەدمان لەگەڵ دواترە گەڕینەوە لای مامۆستا و بە پرسیارەکانی دیکە لەگەڵی دەبین و ستۆدیۆمان پڕ لە زانست و زانیاری ئەکات ئاراس شەوت باش پێمان بڵێ ئەم شەو لەکوێی هەولێری تو و چی ئەگوزەرێ لە لای تۆ و لە کام گەڕێکی هەولێر چیت بۆ ئامادە کردووی چیمان پێ ئەڵێیت سۆڤان ئەم شەو لە بازاڕی گەورەی هەولێرین لە دەوروبەری قەڵا باسی ئامادەکاریەکانی هاوڵاتیان بۆ جژن دەکەین چونکە چەند ڕۆژێکمەوە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەم ساڵیش بەجێمانێڵێ بە کۆتا دێت هاوڵاتیان ئامادەکاری دەکەن بۆ جژن ستا من دوکاندارێک وەردەگرم کاک مستەفا شەوت باش ئەمێ سەرەتا بزانم گەرموگوڕی هاوڵاتیان ئەم ساڵ بۆ جژن لە چاو ساڵانی ڕابردوو لە چ ئاستێکدا بۆ خۆمەدە سەرتا بەخێر بن بەڵێ وەکو دەبینین جیاوازیەک هەیە لە نێوان ڕەمەزانی شەوانی ڕەمەزانی پێش لەگە ئێستادا بۆهۆی چەند شتێکەوە و یەکەمیان ئەوەیە کە ڤایرۆسی کۆرۆنا دومیشە قەیرانی داراییە ئەوەی ئەبینین هاوڵاتیەکان ئەو گەرموگوڕیان پێوە دیار نییە وەکو کڕیارەکان بڵێن لە دوکانەکاندا بەڵام تا ڕادێک بنێن قەڵە باڵغی هەیە لە ناو شارە بەڵام کڕیارەکان بەم جۆرەی نییە زیاتر کڕیارەکان چێن ئافرەتن منداڵن زەلام زیاتر کە بینی پیداویستەکانی منداڵانن لەگە ئافرەتە لی پیاوە زیاترە زۆر جار باسی ئەو دەکرێت بەرەبەری جژنان دوکانداران کاڵا و شتومە گران دەکەن ئێوە دوکاندارن لە بازار خۆتان و دراوسێکانتان و کاسبکارانی دیکە هەستان بۆ کردووە کە
شتومە گرام و نەخێر تەنها لە چەند بابەتێکەوە هەیە بەڵام لە جلوبەر گۆشتانە نەخێر هیچ بڵێن کاڵە گرانە بۆ بەڵام ڕەنگە لە خواردەمەنیەکان و یا خۆشتەکان دیکە گرانی بەخۆی بینی بیت ئەو پێداویستانێ ئەو کاڵانی ئێوە پێویستانە بۆ دوکانەکەتان بە ئاسانی لە خاڵە سنوورەکان دەگاتە دەستان ڕەنگە تاخیربوونێکی بەخۆ پێدا بێت ڕەنگە ئێستاکە تۆزێ ئاستەنکە بوو بێت لەوانە پێش ئەگە بە سێ ڕۆژ گەیشتوە بەڵام ئێستا بۆتە هەفتە و 2 ڕۆژ هەنی بۆیە ئاستەنگێک پێیا بۆ بڵێ زۆر سپاس سۆڤان ئەێڕۆ کومیوانەکەشم باسی کرد ئەمساڵ ئەنی بازار لە دوای لە کاژمێر هەشتا وەکو 12 نزیکی یەک کراوە دەبێستار وەکو دەبی ینی تۆزێ چۆڵ بۆ بازار بەڵام ئەنی هاوڵاتیان لە دوای 20 مانگە هەم ساڵێک وایە وردە خۆیان بۆ جژنی ڕەمەزان ئامادەکەوانی بۆتە شتێکی ئەنی ساڵانەش و ینی دیاردەیەکی ساڵانێکە هاوڵاتیان هەرچەند بارودۆخیش نەخوازدا بێ هاوڵاتیان بۆ جەژن بە تایبەت بۆ جژنی ڕەمەزان و قوربان ئەنی ئامادەکاری خۆیان دەکەن تمام هەفکۆرێمە ئەرە سەحمەت پاکی ڕاستەخوو هینژ هەولێرێت گەلمەدەبی نزیکی خەڵاتێ تایبەتیژی بازار قەیسەری زۆر سپاس بووە پیگویەکە ڕۆژێ بێدا بازار گەرمتر ببێت شالیە هەم کریار هەمژی فرۆشیارەوە ئەو پرزگرێکێت هەی ئیشڵە بێنە چارەسەرکردن تایبەتیژە ڕەوشە دارایی خەڵکی باشتر لێبێت بە هەیوان ڕەمەزانە دیسامێ ڤەگەرنەوە علی مامۆستای و مامۆستا بجارێ ئەس تایبەت دەفمە یعنی بۆ نمونە ئێک ها دێن نزیک بت تووشی کارەساتێکی بت تووشی نەخۆشیەکێ بت و تێتە ڤەگەڕاندنش عالیە خودێڤە یعنی بۆ نمونە نزیکە ساراوی بدەعمەت یانژی نزیکە خێزانەوەی تووشی پرزگرێکێکی بت لێتە تەخلاسکردن دەور بەرێتی بێژن هاکە خێراخۆ نانەک داکێ بەخشین چ ماڵی بت یانژی زانستی بت مرۆڤیش کارەساتە دیورتێ خت ئەگەر حتا خودێ نویسیژی بت فلان کەس فلان ڕۆژێ دێت تووشی نەخۆشیەکی بێت بەڵێ بەتاکید حەدیثێکی پێغەمبەری ئەکرەممان هەیە عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ ئەسەدەقە تەدفع البەلاء سەدەقە و خێر لە بەڵا و موسیبەتت دەگێڕیتەوە بەڵێ بەتاکید لە قەدەری خوا دووشت جاریوان نووسراوە بۆ نمونە سەدەقە دەفەرمێت وەکو لە حەدیثێکی تر هاتووە سەدەقە تەمەنت پڕ خێر دەکات و تەمەنت درێژ دەکات و لە بەڵا و موسیبەتت دوور دەخاتەوە زانان و لێکدەرەوانی عەقیدە لەسەر ئەم بارە ڕێیان وایە لە ئەزەلی خوادا دوو ئەجەل دیاری کراوە ئەجەلێکیان بۆ نمونە دەگوترێت فلانی کوڕی فلان تەمەنی 6 ساڵە بەڵام لە مقابلدا هەر لە لەوح المەحفوظ ئەجەلەکە دیاری کراوە ئەگەر سەدەقەیە بکە ئەگەر سیلەی ڕەحم جێبەجێ بکە تەمەنەکەی دەگاتە 70 ساڵ یعنی ئەمشین تەمەنی بکڕین بەڵێ دەبێت ئەمە بەڕوای لە دوو ئەوە بگەڕین کە هەم تەمەنی خۆمان زیادکەین هەم بەرەکەتداریکەین و ئەو جار بەڕاستی ئەگەر تەماشای سەدەقە و بەخشین بکەین یعنی لایەنێک کە تەمەنەکە پڕ بەرەکەتدار دەکات و لایەنێکی تر زۆر جار سەدەقە و بەخشین دەبێتە شیفا و چارەسەر بۆ خودی مرۆڤەکە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ داو مەرضاکم بالصەدەقەتی چارەسەری نەخۆشیەکانتان بکەن بە سەدەقە و بەخشین عەبدوڵای کوڕی مبارەک یەکێک بووە لە پیاو چاکان و خواناسەکان لانەیە زۆر کەس ناوی بیستووە پیاوێک بە ناوی عەبدوڕەحمان دێتە لای دەڵێ یا شێخ من بەڕاستی ئەو چۆکانم زۆر ژان دەکەن ئاوی چۆکەکانم نەماوە ینی بڕوا بکە دەڵێ هیچ دکتۆرێک نەماوە نەیکەم ئیلاجم چییە هیچ تا ئەسە چا نابم بۆیە یەک نەسیحەتی لێ دەکا دەڵێ بڕۆ بیرێکی ئاو لێدە لە جێگایە کە خەڵک محتاجە دەڵێ کە خەڵک محتاجە دیارە ئەو پیاوێکی دەوڵەمەند و سەرمایەدار بووە دەڵێ ڕۆیش شوێنێک جێگایە کە خەڵک زۆر پێویستی بە ئاو بوو بیرێکی لێدا دەڵێ وەڵڵاهی چەند مانگێکی نەبرد خوای گەورە شیفای بۆ ناردم ئاوەکانی چۆکی بۆ گەڕایەوە کەواتە ئەوەی کە لە لەگەڵ معاناتی خەڵک دابێ ئەوەی دەست یارمەتی بۆ خەڵک درێژکە خوای گەورەش چارەسەر و شیفای بۆ دەنێریت بۆیە بە تایبەتی ئەم سەردەمەی کە ئێمە تێداین فرسەتێکی گەورەیە ئەو دەوڵەمەندەکانمان سەرمایەدارەکانمان مەردانە بێنە مەیدان بەحەقەت قۆڵ و بازی خۆیان لێ هەڵماڵن لەوەی کە ئەم خێرە گەورەی کە لەم ساڵدا دەتوانن بیکەن لەوانەیە لە ساڵێکی تردانێکن لەوانەیە ساڵێکی تر نەقەیرانی دارایی بمێنێ نەکێشەیەک بمێنێ نە معاناتێک بمێنێ ئینشاءڵڵە نامێنیت ئینشاءڵڵە مانگێکی تریش نامێنی ئەو وەزانە کۆتایی دێ بەڵام ئەو ساڵ ئێستا خەڵک محتاجە خەڵک هەژارە باوەکو ئیمامی عوسمان مەردانە بێنە مەیدان چۆن الذين ينفقون في السراء والضراء الفيرية بەڵێ بەتەکید بەڵام یەک نمونەی کە ئیمامی عوسمان تیجارەتێک لەگەڵ خوا دەکات 100 باری حوشتر دێنێ بەرەو مەدینە
یعنی کاتێک کە توجارە گەورەکان دەچن دەرەوە لی بکڕن بۆ خۆی سەرپەرشتی دەکرد لە مەدینە دانیشت بوو چون قازانجیام دەنێ 1 و 2 3 و 4 و تا گەیاندیانە 6 7 ینی ئەوەندە قازانج تی بەخوا زیاتریان داومێ یان ئاخر لە ئێمە دەوڵەمەندتر نییە کێ ئەوەندەی داویێ با ئێمە شتێکمان پێ ببڕێت تی بەخوا خوای گەورە یەک بەدەی لێستاندومە بە معاملە و تیجارەتەکەم لەگەڵ خوا کردووە جا چەند خۆشە ئینسان تیجارەت لەگەڵ خوا بکات کاکە ئەو ماڵ و سەروەت و سامانە کە ئینسان بەبەخشین هیچ کاتێک کەم ناکات ینی ئەو ماڵە کە تۆ دەیبەخشی بەڵکو زیاد دەکات ئینسان کاتێک کە چڵکن دەبێت پیس دەبێت جلوبەرگەکەی پیس دەبێت ئایا کاتێک دەشۆرێت بۆنی خۆش دەبێت یان خاوێن دەبێتەوە یان بەڕاستی هەروە خراتر دەبێت بەڵکو خاوێن دەبێتەوە بۆیە عایشەی داکی ئیمانداران ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ واللهی ئەو پارەی کە دەم کردە سەدەقە لە ماڵەوە عەترم لێ دەدات جوان بۆن خۆشم دەکرد ئەو زار دەمدا بە خەڵکی ئافرەتان ئەوا بوونە یعنی بەو شێوازە خزمەتیان کردووە یارمەتی خەڵکیان داوە دایکمان عایشە ئەبوو شێوە ڕەفتاری کردووە پرسیاریان لێ کرد بۆ وا دەکەی واللهی ئەوەندە خۆشەویستە ئەو پارەیە دەڵێن بەر لەوەی بکەویتە دەستی عەبدەکەی دەچیتە دەستی خوددا بۆیە پێم خۆشە بە بۆنی خۆشەوە بچیتەوە دەستی خوا داهانی بەڕاستی ئەوانە وایان بەخشیوە پێویستە بەڕاستی لەو سەردەمەشدا خەڵک ئەوە قۆڵ و بازی خۆی لێ هەڵماڵیت و دڵی هەژارێک نەدارێک خۆشکە بۆی لەو مەعانەتە ڕزگاریان بێت بەڵێ مامۆستا کاتەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم استنزل الرزق بالصدقة ئەمە لە ڕووی ڕزقەوە زانیمان زیاد دەکات ئەی لە ڕووی زانستەوە هەندێک کەس هەیە زانست و زانیاری هەیە ئەتوانێت بە زانست و زانیارەکەی سەدەقە بکات ئەگەر نایکات گوناهی چی دەکات بەتاکید کە ئێمە دەڵین باسی سەدەقە دەکەین وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد بازنەیەکی فراوانە سەدەقە بە جەستە جاروە کابرا پارەی نییە بەڵام دەتوانین بە جەستە بیکە وەکو بەبەخشین و بە عیلم یعنی یەکێک لەو تاوانە گەورانەیە کە بەڕاستی ئینسانێکە عیلم و زانستێکی لەیان نایبەخشێت حتا بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەدا باسی کردو بە تاوانی گەورەی لە قەڵم داوە چونکە ئەم عیلم و زانستە کە خوا پێی داوە حتا بیبەخشی زیاد دەبێت وەکو چۆن لە ماڵ بەخشیندا زاهیریەکەی وا دەزانی کەم دەکات بەڵام بەڕەکەتدار دەبێت علم و زانستیش تا بیبەخشی زیاتر بەختەوەر دەبی زیاتریش قازانج دەکەی لەوەی کە علم فراوان دەبێت بۆیە بەتاکی تاوانە گوناهبار دەبێت ئەو ئینسانی کە دەستی بە عیلمەکەیەوە دەگرێت و نایبەخشێت یەکێک لەو شتانەی کە لە ڕۆژی قیامەت کە سوود بە مرۆڤەکان دەگەێنیت علم و زانستێکە کە بە خەڵکی داوە و خەڵکی فێر کردووە ئەوە لە ڕۆژی قیامەت خوای رب العالمین دەیخاتە ژێر ڕەحمەتی خۆیەوە ئینشاءالله ئەس بێجارێ بەحسێ نەخۆشە بکەم مامۆستا بۆ نمونە هەتا بەری چەند ڕۆژەکێت کێم ژی ڕۆژە جیهانیا تەلەسیمیۆیە بیا کێم خێنیە گەلک جۆرە حتا ناف کۆمەلگامەش دەگەلک گرنگی بە بەحسا بەخشینە خوێنێ تێتەکردن یان ژوالی کاریکردنەوە نەخۆشە حتا کەسێت هەین مەسەرەن پارچێ جەستێ خۆیت یەت نافخۆیی پێشکەش دەکەن چ کلیە یانژی هەر تشتەکەن خێراوان یا چاوەیە ئەڤژیت ئیسلامی داهاتیە بەحەسکردن حتا سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم تعاونی فەقیر هەژار بەتأکید ینی لە شخصێکەوە بۆ شخصێکەوە دەگۆڕێت ینی ئینسان بەڕاستی ماڵ بدا ببەخشێت بە کەسێک کە زۆر محتاجە ینی خوای گەورە باسی بەخشین دەکات کە دەفەرمی و ئەنفیقوا مما رزقناکم ببەخشنەوە لەو ماڵێک کە خوای گەورە پێیداون بەکێ إنما الصدقات للفقراء والمساكين والغارمين وفي سبيل الله يعني أوانا كهر صنف كالقرآن دا باصيان لي ودكا كمال بدري بوانا بجاري از شمالي باري ام دير كبين ما بس من أوانا خوين دا بخشان يعني كليا بونمونا كسك بيوستي يعني لنا خوشخانة أوان نزيك دور إن شاء الله همو كسك بيل همو نخوشك نزيك لمردن أوانا قرطال بكري ببخشين خوين يعني هرشتش لا من وصل كبيم وصل أو خالي كلويوا يعني كخواي جورا كباصي بدك إنفاق ليه كان بخشين وكو قتمان إلا شرني ببارة بيت يعني خوين بخشين بشكل لو صدقة وإنفاقي كخواي جورا باصي لي ودكات چون كبراستي أتو بخويني خود بجدار دبي لو خير جوري وكو قتمان الكلمة الطيبة صدقة أي ويك خوين دبخشي أي ويك فروشتن جائزني لروي الشريعة وكو فروشتني كليا يعني هر أندام وأعضاء كي جستي خود بفروشي أواز لروي الشريعة جائزني بس بخشين بلان بخشين دروستا بورزقار كردني كسك من أحياها فكأنما أحيا الناس جميعا إنسان براسي كيك زندو دكاتوا لمردن رزقاري دكا وكو تواوي سرزوي رزقار كربي في جو مادام هو صايمد في از بتش مسر في بابتي بس كورتي اگر هو صابت بون منكسك وصيته خدا بنويست اگر اسمريم اندامت لشي من طيبتي جيت كوتين ابكار اینا بون منکلیه یانجی هر تشتکی دبتیت نافخوی یانجی حتی
قالك باش دیجیت مینن درستە وەسیەتەکە وەسە بنویس بابێ بەخشینێ ها یعنی بەخێر بەڵێ دروستە بە هەموو شێوەیەکی مادام دەچیتە بابی بەخشین و کەسێکی نەخۆش لە مردن ڕزگار دەکات بە تاکید دروستە بەس حاڵەتی فرۆشتن جایز نییە. مامۆستاسا من پرسیارێکم لەوەچە سیر بێ بەلای هەندێک کەسەوە کەی ڕێگریکردن لە بەخشین سەرترە لە بەخشین یعنی ڕێگری بکرێت لە بەخشینەکە بەخشین نەکرێت باشترە و لەیەکە ببەخشرێت چ کاتێک ئەو حاڵەتە دێتە پێشەوە ینی ڕێگری بکرێت لە بەخشین بۆ نمونە قوتابیەک ئێستا مە باسی بەڵێ قوتابی باسی بەخشینەکەین ئەڵێ من زانیاری ببەخشم بە هاوڕێکم وەکو قۆپیە پێدانێک ئەمە بەخشینە یان ڕێگریک ئەبێ لێ بکرێت ئەبێ ئەوەمە ئەوم بۆ ڕوونکەیتەوە ئیسلام هیچ کاتێک لەگەڵ غەش نییە قۆپیەکردن بەشێکە لە غەش نانە بەس مەبەستم غەشکردنیە مەبەستم چه بابێکی ترەگرێتەوە چ شتێکی ترەگرێتەوە ئایا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەبووە کەسێک خۆی نەدار بێت منعی کرد بێت ببەخشێت تا خۆی نیەتی مەبەستم ئەوەیە بەڵێ بە تەکید ینی کە خوای گەورە لە قورئاندا باس دەکا کە باسی یەکێک لەوانە دەکا کە سیفەتێکی قێزەون و ناشینی هەیە کێیە مەناع للخەیری ئەو کەسانی کە مانعی خێرن چونکە بەڕاستی ئەوەی کە دەبێتە سەبەب و هۆکارێک بۆ کە نەبەخشێت ئەوە تاوانێکی زۆر گەورەیە سیفەتێکی قێزەونە لە ئیسلامدا بەڵکو دەبێت دەستبار بگرێ و خەڵکاندا بۆ بەخشین وحتى خوای پەروەردیگار دەفەرمێ الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها نابخشن والڕێگری دەکەن في سبيل الله لە پێناوی خوادا یارمەتی فەقیرێک هەژارێک نەدارێک نەخۆشێک هەموو جۆرەکانیەوە فبشرهم بعذاب أليم خوای پەروەردیگار دەفەرمێ ئەنگۆ مزگەنیان بدەن بەوەی کە عەذابێکی زۆر بە ئێشیان بۆ هەیە حتى خوای پەروەردیگار دەفەرمێ فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم يعني ئەوە خوای گەورە چیان لێ دەکە ئەوانەی کە مانعی ئەو خێرنە مانعی بەخشینن ئەوانەی کە بەس دادەگرن بەس لە سندوقەکانە دەیشانەوە لە قاسەکانە هەڵی دەگرن نەک بۆ خۆیان نابەخشن بەڵکو خەڵکی وا لێ دەکەن کە نەبەخشن بەڕاستی ئامانە وەکو چۆن شیشەی کەبابمان هەیە لەسەر ئاگر ڕادەگرێ ئاوا تا دموچاوی تەواو دەسۆڕێت تاکەلەکە پشتەوە بۆ شێوەی داغ دەکرێت و دەسووتێنرێ ئەو کەسای کە مانعی خێرن جا ئەوەی کە باست کرد لە بەخشینی علم و زانستیش بەخشینی علم کابراایك بەر لەوەی بچیتە ئیمتیحان ئەگە داوای لە برادێکی خۆی کرد تیکاکە ئەوە چی بێتەوە یان ئەوە چییە ئەگەر پێی نەڵێ بە تاکید گونەهبار دەبێت چونکە دەبێتە مانعی خێر دەبێتە مانعی ئەو شتێک کە علم و زانستە بەڵام ئەگەر لە کاتی ئیمتیحان و ئەوەیدا ئەوە لەو ڕوویەوە جائز نییە و حرامە تمام مستەفا جارێ تایبەتیژی ئەس بەحسا خێرا بەخشینێت هەیڤا ڕەمەزانێدا يعني هەمی تشتێک ڕەمەزانێدا گەلێک بخێرترە بەس بەخشین ئەمریکەت هەیڤا ڕەمەزانێداینە و شەوێت لەیلەت القەدردا و ڕەوشە دارەیە گەلێک خەلکێمە نێوە باشە بەخشین وێ الوان حالەتە چاواتیە بەحسکردن والله ئەگەر تەماشای بگەڕینەوە سەفەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عایشە دایکی ماداران بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کاتێکدا بەخشەر بووە بەڵام لە ڕەمەزاناندا زیاتر يعني ڕەمەزان خصوصیتێکی تایبەتی خۆی هەیە و بە تایبەتی ئەو دەشەوە يعني هەر عیبادەت و خێرێک کە ئینسان بیکات بەڕاستی بە هەزاران و بە سەدان هەزارە و وەکو لە حەدیثەکەی پێغەمبەری لە ئاەتی قورئاندا خەیر من ئەلفی شەهرین يعني هەرچی بیکەی ئەگەر سبحان اللهیەک بکەی خەیر من ئەلفی شەهرین ئەگەر دینارێک لە پێناوی خوادا ببەخشی خەیر من ئەلفی شەهرین يعني مەبەستم لێرەکانە ئینسان کە لە ڕەمەزاندا خێر دەکات بە تەئکید هەم لە ڕووی خێرەوە لە ڕووی ئەجر و پاداشتەوە يعني کابرایەک وان شەوێت لەیلەت القەدردا و سوتفە کەتە توێ شەوەک و لەیلەت القەدرە بۆ نمونە هزارێکی بکەتە خێر هەروەکی وایە يعني هزار هەیڤا ڕێک هزار کردینە خێر بەڵێ بالضبط چونکە یەک سبحان الله مقابلی ئەوەیە 83 ساڵ و 4 مانگ ئەوە دەگوت بێ سبحان الله سبحان الله ئەی ئەوەی کە هەزاری بەخشی بێت یانە ئەو هەر شتێکی بەخشی بێت لە پێناوی خوادا لەو کاتەوە بە تەئکید خێرەکەی زۆر گەورەترە بەڵام لەو دەشەوەدا چونکە تا ئێستا نازانین بۆیە هەر لە سەرەتای ڕەمەزانیەوە تا ئاخیری بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر دەستکراوە بووە زۆر بەخشەر بووە و دڵی خەڵکی خۆش کردووە وەکو چۆن لە سەرەتاوە کە بگەڕینەوە خاڵی یەکەم يعني تبسمك في وجه أخيك صدقة يعني واي كردوا خلق لقال خلق روح خوش بوا وضلي خلقي خوش كردوا پیغمبري خو حديث يكي هي صلاة والسلام إخوة عليه سربي ده فرمي أجر كسك بتي ضلي هجارك نداري خوش بكات أو جورتين صدقية كأنجامي داوة ولا فرمودية كي ترى پیغمبري خو صلى الله عليه وسلم باصي أو
حاڵەتەمان بۆ دەکات کەسێک بچی مەعانات و ئیشی خەڵک چارەسەر بکات دەفەرمێ خێری زیاترە لە یەک مان کە عیبادەتی لێرەکانە بکات کە مزگەوتەکەی پێغەمبەری خوا بوو یعنی ئینسان ئەگەر سەعاتێک بە دوای ئیشی خەڵک دابگەڕێ بۆ ئەوی چارەسەریان بکات مەعاناتەکانیان بۆ بدۆزێتەوە یارمەتیان بدا خەڵک بەڕاستی زۆر محتاجە واللهی خەڵک تەلەفۆنی بۆ ئێمە کردووە لە چ مەعاناتێکدا بووە ینی پارەی نییە جلو بەرگ بۆ منداڵەکانی بکری پارەی نیەکری خانوو بدا ئەو ساڵ زۆر خەڵک محتاج و پێویستە بە شێوازێکی عامیشی گرتوتەوە بۆیە ئەو ساڵێکی زۆر گرنگە ئەوەی کەوا هەیەی ئەوەی کە توانای هەیە ئەوەی تااقەتی هەیە بەڕاستی بێتە مەدان و دڵی خەڵک خۆشکە ئەو ماڵی بۆ کێ بەجێ دێڵێت باشە مامۆستا ئەگەر وا بێت مسلمان لە سەرێتی کە ماڵ و سامانی بەکێ ببەخشێت کێ ئەولەویەتە لە سەرەتایە ئەگەر ئێمە تماشای ئەولیەت بکەین خوای گەورە باسی کردووە إنما الصدقات للفقراء والمساكين والغارمين يعني بەو شێوازە کە باسی لێ دەکەن کە ئەمە زیاتر ئەو سێ خاڵەیە کە لێرەکانە باسکەین هەشت سینف باز دەکەین باز دەکرێت لە ئاەتەکە بەڵام فقرا کێیە لەگەڵ مسکین فقرا يعني کەسێکە بس ما مستالفيري يعني حتى بري چند شفا كوشي ولا داخل اللي بيني وقفنا تدبرن بري چند شفا كوشي دي صاب ما أبوابة بحث كر بس قلت أبا شتا درجه زكاة ده بله أف صدقاء زكاة للفقراء والمساكين جاگر ئێمە باس بکەین هەم بە شێوازی سەدەقا چۆن زەکاتەکە ئەوەلیەتی لە بۆ فەقیرەکەیە سەدەقە و بەخشینەکەش ئەوەلیەت زەکات فەرزە واجبێکە ئەو جار دەبێت ئەوەلیەت بدرێتە فەقیرەکەی ئەی سەدەقەیەکیش ئەویش بە هەمان شێوە ئەوەلیەت لە بۆ کێ بێ لە بۆ فەقیرەکان بێ هەر لە دام و دەستگا نێودەوڵەتی و لە دەوڵەت و لە هەموو شوێنێک وایە ئەوەلیەت بۆ کەسێکە کە محتاج بێت دەکەواتە لە ئیسلامیشدا ئەوەلیەت بۆ کەسێکە کە زۆر محتاج بێت فەقیر ئەوەیە کە لە پەل و پۆ کەوت بێت هیچی نییە ئەنی دەناڵێنی لەوەی کە پارەی بچیتە دکتۆر لەوەی پارەی کری خانووی بدا لەوەی نانێک بۆ ڕۆژی جێژن ئامادە بکە کەواتە ئەوە لە هەموو کەس ئەوەلیەتیە وەکو مسلمان ئەوەلیەت بۆ مسلمانە کە خەڵکی کوردی خۆمان بێت چونکە حەقی زیاترە مسلمان بێت کورد بێت حەقی زیاترە پاشان قۆناغەکە بگوازینەوە ینی بۆ کێیە حتا دروستە سەدەقا زەکاتنا سەدەقا بدرێ بە غەیرە مسلمانیش ینی غەیرە مسلمانیش یەهودیەکە نەساڕیەکە یەزیدیەکە هەر کەسێکە کە محتاجە فەقیرە کە لەوەیە دەتوانرێت سەدەقە بدرێ بەویش ئەتۆ خێر دەکاتێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خوای گەورە قەدەغەینە کردو لەوەی کە ئێمە چاکەکار بین لەگەڵ خەڵکانێک کە شەڕمان لەگەڵ ناکەن و دەستی ئاشتیان هەیە پێکەوە ژیانیان لەگەڵ ئێمەیە بۆیە لەو حاڵەتانەوە دروستە ئەن تەبەڕوهم کە چاکیان لەگەڵ بکەن و دادپەروەر بن لەگەڵیانە کەواتە سەدەقە و بەخشین دروستە بە غەیرە مسلمانیش بەڵام ئەوەلیەت بۆ مسلمانی فەقیر و هەژارە بەڵێ مامۆستا لێرە شتێک دێتە پێشەوە هەندێک کەسێ فێر ئەبن بەو سەدەقە پێدانە یعنی کار ناکات توانای ئەوەی هەیە کە کار بکات بەڵام نایکات ڕاهاتوە لەسەرەوەی کە خەڵک سەدەقەی پێ ئەدات واتە فێری ماسیگرتنی ناکەن فێری ئەوەیەکەن کە ماسەکەی بدەنێ ئەمە لە ئیسلامە چۆن ڕوونکراوەتەوە چۆن ئەبێ مامەڵە لەگەڵ ئەم کەسانەیە بکرێت بە حقت ئەمەجا ئەلێرەکانە خەلەکە تێکەوتوینە کۆمەلگا زۆر لەو حاڵەتە تێکەوتۆ بە تایبەتی خەڵکانێک دەبینین گەنجێکی چواشانە چ عیبینیە دێت لە مزگەوت هاوار دەکا خەڵکی نەوەزم زۆر خراپە خەڵکی مزگەوتیش ئیسعاج کردووە و بۆتە کەلتورێک و عادەتێک لە ناویاندا بێ ئیش و بێکار دانیشتونە بۆیە ئیسلام دژی بێکاریە ئیسلام عەزی لە نیشاتە لە کارکردنە لە جوهدە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەردەمی ویدا کۆمەڵە خەڵکانێکە بوون بێکار دانیش بوون پێغەمبەر ئیشی بۆ دەدۆزینەوە و لە سەردەمی عومەری کوڕی خەتاب دیتنی و خەڵکێک لەناو ئەوشەی مزگەوت پاڵیان داوتەوە تی ئێوە چ دەکەن تی وەڵا ئێمە متەوەکیلین پشتمان بەخوا بەستوە لێرەکانە کوتی بابە ئێوە تەمبەڵن هەستن ئیش بکەن کار بکەن ئیسلام لەگەڵ تەمبەڵی تەوەزەلی دانیا فعلا ئەوەیە کێشەکە تا ئێستا ئێمە زۆر جار لێمان تێکچووە بدەین پارەکەم بدەین بەکێ خەڵکێک هاوار دەکا چ عیبینیە لەوانێت تیجارەت بە ئیشەکەیەوە دەکا زۆر جار فێڵمان لێکراوە بەو ناوەیەوە نەهاتوتە پێش وارن دەرنەچووە خوای گەورە باس دەکات باسی کۆمەڵە خەڵکانێک دەکات کە بەڕاستی زەرورن بەڵام ئەوەندە عزەتی نەفسیان هەیە يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسماهم يسألون الناس إلحافا يعني بەچیان دایانناسینەوە ئەوەندە خۆ دەپارێزن کابرا وا کابرای نەزان وا دەزانێت ئەوە زۆر دەوڵەمەندە بەڵام نازانێت کە زۆر محتاج و فەقیر و هەژارە دا ئێمە دەبێت بە دوای ئەو خەڵکانەوە بگەڕین واللهی خەڵک هەبووە
توێتی مامۆستا بڕواو کە شەرم دەکەم ئەگەر لە برسان بمرم بە خەڵک بڵێم بەڵام واللهی لە مەعاناتێکدا دەژیم لە ئەندازە بە دەرە بەڵام ناتوانم لەک ناو خەڵکداوە بڵێم تەماشایکە بۆیە ئەمن هیچ کاتێک لەگەڵ ئەوەدانینە لێ مینبەرەشەوە لێرەکانەوە لەو ستۆدیۆیەوە دەڵین کاکە مەدەنە ئەوانەی کە لە گەنجێکە لە بەدەرکی مزگەوت هاوار دەکا ئەو نەزەکاتەکە بە زەکات دەڕوا لە سەدەقەش جێی گومانە بەڕاستی ئەگە محتاج نەبێ کەواتە پارەکەی تو بەلاش دەڕوات کۆبرایەک گەلێک خێر و سەدەقات کرد بەس پرسگرێکاوی ئەوە هەر دیوانەکە و گەشتی دەبێژت فلان کابرا یە بخێرا من بیە من فلان ساڵی هەندە پارەدانە فلانی والله ئەوێ هە من بەری چەندێکی هەندێک زانستێنی شادا یان هەر تشتێکی وساڵت هاریکاریا خەلکیاکیری و سەداسەت بەس بەحث جیت کرد خێراوی کێم بێت خێراوی چێت یانژی خۆی گەورە لە قورئانی پیرۆزە لە فەرمێ یا أيها الذين آمنوا لا يبطلوا صدقاتكم بالمن والأذى صدقة خيركانتان بلاو مكنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى يعني خير صدقات كانتان بطال مكنوا بوي كمنت يعني سركن بوي أزيت يبدن زمن يجنمونات بو بين موا يعني من وكو إمام خطيب يجلس شوين يكبوم ناوي شوين كنالم اشتر بياك هاد زور دولمند بو تي والله عندما خير صدقه بكم وقت والله اشتك تاكن ليستيك مان داعي ما كاكوانا محتاجين بخد بتسو اوتي والله دبي لقالم بيت شوينه مالك كنت باش اسلوبي او كتسوين اوتي والله زايك 56000 كنت باشا اوتي مالك تخوا 56000 شي يعني هل اقلبوا ناوي او شتيك زو خرابه تي بابتين على كل دقليتهم او اندي ديش كان دوا كاكا من او بارد دمي اجا محتاجني ور مقرا اخيري والله قشني اورادي برجلي حادث ممكن باشا اما دازني شام كدو با الخلقي لما كوليتو كزور محتاجه يعني بوش كان دنيوي يعني لنا خلق باصي دكي بیت جا بەساوی داداتەوە دەڵێ من چاکەم بەسەری وێ بووە دەستم گرتووە ئەگە لەبەر من نەبا لە برسان دەمرد بەڕاستی ئەوە هەموو خێر و سەدەقەکەی بەتاڵ دەبێتەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەگەر خێرتان کرد بە دەستی ڕاست با دەستی چەپ ئاگای لێ نەبێت ئەو خێر و سەدەقەکان بەداخەوە زۆر زیاد دەچیتە قەلبی ڕیایی ئینشاءالله ئەمە ناڵێن هەموویان بەڵام هەندێکیان بەڕاستی کە تەسویر و یان ڕسم گرتن و یان کۆمەڵێک شتی وا دەکەن کە نازان ئینشاءالله نیەتیان هەر بۆ خوایە بەڵام بەڕاستی کارێکی ناشیرینە دەبێت تەمایشکاندنی ئەو کەسەی کە سەدەقەکەی وەردەگرێت بۆیە هەوڵ بدرێ ئەو کەسەی کە پارەی پێدەدرێت بە هیچ شێوەیەک لای نیشان نەدرێت و خەڵک لای خەڵکیش باسی نەکات سەدەقەکەی کردووە باونیەتەکە بۆ خوا بێ ئینەمە الأعمال بالنیات حتا بۆ هەندانە خەڵکیژی هەر چێنەوە بێت بەتەکید چونکە ئەوەی کە تۆ دەیکەی لە پێناوی خوا وما تقدموا لأنفسكم من خير تجده عند الله ئەوەی لە خێر و چاکە تۆ ئەنجامی ئەدەی بەخوا بەتەکید لای خوا دەست دەکەویتەوە بەڵام ئەوەی کە بۆ ڕیاییتە ئەگەر هەموو سەروەت و سامانیش سەرفکەی تەنها لە دنیادا پاداشتی خۆت وەردەگریەوە لە قیامەت نا بەڵێ مامۆستا ئەم قسانەی جەنابەت یەکێ لە هاوڵانی پێغەمبەری بیرخستمەوە کە ئەڵێ کە سەدەقەی ئەکرد کە کەسەکە سوپاسی ئەکرد ئەم دووبارە سوپاسی ئەوی ئەکردەوە ئەم سوپاسی کرد ئەڵێ هەتا وای لێ هاتبوو کەسەکە ینی پاشگەزە بۆ لە سوپاسکردن ئەمەندە ئەم سوپاسی ئەوی ئەکردەوە کە تۆ بۆ من هاتوویتە تا ئارا کە من ئەو خێرە گەورەیە بکەم هەندێک کەسیش هەیە ئەڵێ من سەدەقە ئەەکەم خێر ئەەکەم بەڵام لە ڕووی مرۆڤایەتیەوە هیچ لە ڕووی ئاینەوە نییە و سوپاسگوزاری ئەو کەسەش ئەبم کە سەدەقەکەی پێکەم خێری پێکەم ئەمە خێری ئەگات بەتەکید خێرەکەی چۆنە خێرێکە لە بۆ خوا نەبێت و لە بۆ قیامەت نەبێت ئەوە شتێکی ترە بەڵام لە دنیادا دەتوانین بڵین کارێکی چاکە کارێکی مرۆڤانایە کارێکی ئینسانیە و خەڵک لەوانەیە ئەگەر مسلمان بێت ئەوە نوێژ و ڕۆژوش نەکات و شتیش نەکا بەتەکید ئەوە جێی خۆی هەردەگریت بەڵام ئەگەر باوەڕی بە دین نەبێت و باوەڕی بەخوا نەبێت ئەگەر هەر بیکات بەڵێ کارێکی باش دەکا کارێکی ئینسانیە کارێکی مرۆڤانەیە و جێی دەستخۆشیە ئێمە دەستخۆشی دەکەین بەڵام لە بۆ قیامەت سوودی نابێت بەڵام لە دنیادا پاداشتی خۆی وەردەگریت ئینشاءالله خودی خێرەوە بنوێست خودی دلێت مەفرەکەتەم بەخشینێت هەر کارێکیدات هەر بوارێکیدا بکەین هەری کاریا زیاتری هەفتوو تایبەتیژی تەڕەوشەکەەوە ساخرابدا اینەفشەوەت گەلمەدا بین دووبارە خێرەوە بنوێست گەلێک مەمنێتین ئێمە سوپاسی ئەوە دەکەین و کاو دەرفەتان ڕەخسان کە سوودێک بەخۆمان و بەو خەڵکەش بگەین ئینشاءالله دەبێت مای خێر و بەرەکەت ئینشاءالله بە سەدەقە بۆ ئێمە بەتاکید ئینشاءالله بەخێر و چاکە بەڵێ دەچینە ئەم بابەتەمان کە بڕوا حەیدەر بۆ دوورکەوتنەوە لە دڵەڕاوکێ و ئامادەکردنی جەستەیەکی بەهێز لە ڕەمەزانیشدا ڕۆژانە وەرزشی کۆرۆسپێت کە چەند منیش ناوەکەی بەلام و غەری و بەس ئێستا چینە ناو ئەو فیچەرە ئەزانی کە چییە کە چەند جۆر وەرزشێک لە خۆ ئەگرێ بۆ بەڵێ وەرزشە بە یەکەوە
بەیەکەوە ئەو وەرزشانە ئەکات و لە هەرێمی کوردستانیش زیاتر گرنگی بۆ جۆرە وەرزشە بدرێت ئەو هەوڵی ئەوە ئادات کە ئەمە بکاتە باو وەکو وەرزشەکانی وەکو فیتنس و وەکو لەشجانی و ئەو بابەتانەی دیکە و بۆ ئەوەی کا کۆمەڵگەیەکی تەندروست و وەرزشکار لەو بوارە هەبێت ناوەیەک کۆرۆسفێت بی کە دەبزانیت چیە بەرە فەرزشە لە کۆرۆنا شەچوو بەس ئیشەڵا و کۆرۆنا کۆرۆنا دیر بنشەمی نەخۆشە بەرە فەرزشە من بڕوا حەیدەر یاریزانی کرۆسفێت نیشتەجێی شاری هەولێرم. سەرەتا ئەو وەرزشە لە وڵاتی ئەمریکا ساڵی 2000 دامەزراوە. ئەو وەرزشە بۆ هەموو کەسێک دەبێت ئەو کەسانەی کە تاکە وەرزشە کە ئافرەت و پیاو بە یەکسانی دەتوانن ئەو وەرزشە بکەن و هەمان کاتدا ئەو وەرزشە چوار وەرزشە لە یەک کاتدا لەش دابەزین، قورسایی بەرزکردنەوە، جیمناستیک، لەش ڕێشی کە دەکاتە یاری ئاسن لەش جوانی. ئەو وەرزشە دەتوانی لە هەر شوێنێک بێ بیکەیت. ئێستا مانگی ڕەمەزانی پیرۆزە، بەهۆی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە خەڵک ئەو کاتەی نییە بچێتە جیم، دەتوانێت لە ماڵەوە ڕۆژانە 25 دقیقە تا 30 دقیقە دەتوانێت ئەو وەرزشە بکات لەسەر یەک و ئەو وەرزشانەی کە داشم نابوو کە سکواتە، یاری زگە، شناوە، ئەتوانی هەر جارێک دەدا بیکاتەوە بیکاتە وەکو سووری لێ بکات. مەسەلەن چوار وەرزش بەیەکەوە دانێتن هەر دەدانە بیکات 5 جار. ئەو وەرزشە هیوادارمە خەڵک زۆربەی زۆری بیکات، زۆر پێویستە. کرۆسفیت یەکێکە لەو یاریانەی کە دەتوانی بەبێ ئامێر ئەنجامی بدەیت. تەنانەت ئامێریشی ناوێت، لە یەک وەرزشە لەوانەیە 8 هەتا 7 ماسوولکەیە بتوانێت لە یەک کات کار بکات. ژڤان بینیت کۆرسفێت چەند وەرزشێ بوو بەیەکەوە زۆر تەرکیزم کرێ سەری شناوی تیا بوو، زەحمەت بوو. طبعاً هەر شەوێکە کۆتایی بە پرۆگرام هێنین ئەچینە پارشێفکردن و خواردن بخۆین پێشەوەی کە بڕۆینەوە پاشیف بکەین. شڤان ئەڵێ من ئەچم بۆ هەیبۆ بێت ئەم مانگە بێتەوە نەچم بۆ نەکەتەویژیان پشتی بەرنامەی وەرزشێتی ماوە وەرزش نا هەموو جارەڵێ ئەچینەوە کە تەواو بوو ڕەمەزان ئەچم. چەند شناوەتوانی بکەی ژڤان بەبێ ئەوەی نیو چی یعنی یەک دانش تەواو ناکەی بەس دەستت خۆ عەردی دەما و نیف خلاص تەواو تۆ هەر ئەبێ بچی بۆ الحەمدوللا پێتوی وەرزش زۆر باشە. لەم کەینوبینەی ئێستایا وتیان کە ئارام بەختیارمان لەگەڵایە لە سلێمانی. با بزانین ئارام ئەم شەو لەکوێی سلێمانیە. سڵاوت لێبێ ئارام، ئەم کاتت باش. ئاخر بابچم ئارام تۆ وەرزشەکەیت پێش هەموو شتێ پێشەوەی بڵێ لەکوێی پێم بڵێ وەرزشەکەی ئارام وەکو ژڤان یەک شناوەتوانی بڕۆ یا زیاتر. بۆ خۆیان من ماوەی 3 ساڵە ئاڵێم بەیانیە چم بۆ قاعیتر هەر ئەو بەیانیتر نازانم ئەم بەیانی هەر نەهات، بەڵام بڕیارم داوە دوای ڕەمەزان ئەرەوەڵات بڕیان داوە دوای ڕەمەزان بچم بۆ وەرزشکردن. من ئەمڕۆ هاتوومەتە جێگایەک کە دوای ئاسایی بوونەوەی ژیان لە سلێمانی کردنەوەی دوکان و بازار و شوێنێک شتێکان
لێکێکم لە چاخانەکان لە سلێمانی لە چاخانە وا باوە لە پارشێوان بێن بەشێک لە چاخانەکان پارشێو بکەن پارشێوکردن تایبەتمەندی خۆی هەیە لە چاخانە خواردنی کوردەواری دەخۆن چا دەخۆنەوە دەبێت لەگەڵ خۆیان ئەیسەوەک دەبین ئەمان ئەم هاوڵاتێ بەڕێزانە خەریکی پارشێوکردن دەمەوێت قسەی زیاتریان لەگەڵ بکەین بزانین ڕەمەزان و پاشێوکردن چۆنە هاوڵاتیان زیاتر حەز بە چ خواردنێ دەکردن قارە حەمەسڵاو لێ بێت سپاس دەکەم هاوڵاتیان حەزیان لە کام جۆرە خواردنی زیاتر لە تایبەتی دێنە ئەم جێگایە کە چاخانەیە و حەز بە پاشێوکردنەکەن لەم جێگایە سیاخوا بەخێر بن سەر چاو ڕێز و حرمەتانەیە وڵی مشتەکانمان بەپی پێویست زیاتر قەیماغە خۆن لە ڕەمەزانانە هەر بە ئام قەیماغە خۆن بە تەبیعە لەولایەکە گەران ئەمە قەیماغا بە تەنیا باوین جۆزەوە خۆن هەشە تێکەڵاخوا هەیە ماز دەخوا تێنێکە شتێکەخوا ئەگەر پێمان بڵێن ئێستا هاتنی هاوڵاتیان ساڵانی ڕابردوو قەلەباڵقی پێوە دیار بوو ئێستا هاتنی هاوڵاتیان بۆ پارشێوکردن لە دەرەوە چۆن دەبین ئێستا لەگەڵ ساڵانی ترە زۆری فەرقە ئەم ساڵ بە پەتای و نەخۆشیەوە فەرقی زۆرە خەڵ ناوێت دەرە نامخوا ساڵانی ڕابردوو بە عیلەی بە زۆرە هاتن بۆ ناخواردن و خەڵ بە هێزە ئەمنیەکان حەمویان بە تایبەتیات بۆ ناخواردن بۆ ئێرە زۆر سپاس کە لەگەڵمان بووی بەو خوایە ئەم خواردنە خۆشانە دەبینرێت ئانی هەموو جارێک بڕاردن کە ڕێجیم بکەین بەڵام ئەو ڕێجیمان ناکرێت ینی خواردنی خۆش بینرێت ئەیتر قاعە و ڕێجیم وەرزشکردن دوآخرێت ئەوە کەواتە ئارام بڕیاری ئەوە یا قاعە دوا بخات ئەو خواردنە خۆشانەوێت ئارام لەوێت دەڵەمە هەبوو دوای ڕەمەزان دەڵەمە هەبوو چی هەبوو دەڵەمە دەڵەمە خاڵە حەمە دەڵەمەتان هەبوو دەڵەمە ئەڵێ هێلکەڕۆم پێڵەن دەڵەمەوە نازانم لا ئێمە دەڵەمەم نەبیستووە من دەی ئەڵێ با باسێکی بکە بڵێ دەڵەمە چی هەمویان بزانم لێش نازانم باشە هاوکاران پێمەڵێن با باسێکی دەڵەمەما بە بگا دەڵەمە هێلکەڕۆن هەیە بە شلی خوا هازار دێنەکەی ناشکێ زۆر کەس پێڵە دەڵەمە تێمە پێڵە هێلکەڕۆن هێز کەس شتێکی پێڵە بەخوای سوڤان دەڵێ هەو نییە مەقسەدی شتێکی ئەوەی کە سپیە دەی باشە ئەوە وەڵای ئەوە لە سلێمانی یارەوە ئیتر نازام دەڵەمێکی کایە بەلایەوە باش تا کەرکووکی خواردنی تایبەتیانێ خواردنێکی تایبەتە دوایی یا کە تۆ ڕێجیمە شکان من پێتەڵێم هەر تۆ هەر شکان وشتە ڕێجیم ناڵێ بۆ دەینم دەڵێ پێت دەڵ کەس خواردن ناکەم بەس پێ ئەڵم وەسفەکەی پێ ئەڵم زۆر سپاس ئارامکە لەگەڵمان بووی دەستەکانت خۆش بێ دەڵەمە سێکە شتێکە وەکم حەلەبی وایە سپیە ئەجا شیلەی ئەەکەی بەسەرە شیلەی خورمایەکەی بەسەر برێم حەلەبی نانام حەلەبی نییە والەک نەمەژ نییە من خوارد نانەکە هیچ ئەوە نییە هەمویان مەشغوڵ جەماعەتی کۆنتڕۆڵ پێوەی بە هەر حاڵ دەچینە بەشی دووهەمی پاشیف کە تایبەتە بە مناجات و مەقام و سرودی ئاینی لە مانگی ڕەمەزاندا کە ئەمە نەریتێکە لە ناو کوردەواریە هەیە و لە زۆر وڵاتانی دیکەش هەیە بەڵێ لە کوردەواری و لە هەموو جیهانیشا هەیە بەڵام ئێمە لە لای کورد دەنگێکی زۆر خۆشمان هەیە ئێمەش هەڵی ئەومان داوە ئەو بەڕێزانەی کە دەنگێکی خۆشیان هەیە لە سرود و لە مناجات کە حاجی کاوە و سەید عەبدوڵڵان کە هەردووکیان مۆلود خوێنن و سرود بێژن سرودبێژی ئاینین لێرە بانکێش بکەین بۆ ناو ئەستۆدیۆی پاشیف پێتانڵین بەخێر بێن و ڕەمەزانتان ئینشاڵڵا پڕ بێ لە خێر و بەرەکەت گەلە بخێراتن و ڕەمەزانەوە پیرۆز ڕۆژی نوێژ و ساعت قبیل هەموو بەری ئەم بچینەتەوە بابەتیدا وەلو مەلڤێریشی بەحەس کرد هینجی زانن دەڵەمە چێونینە وڵامەوە هەستم کرد وەکو هێلکە ڕووی بەس بە شلی إلا ڕۆژێکی بۆمە ڤیددیوکە نەمە لەوانێ ئەوە بی بەس لای ئێوە لە سلێمانی شتێشترە بەجادایی بابەتی دەرخینی بینە سلێمانی وا باسی دەکەین مامۆستا بەجا هەم خێرهاتن و دەستپێکردن دا دیوانەمە ڕەشتر بکەوێت و پاشیڤمە خۆشتر لێ بێت هەموو ئەم بابەتێکی تایبەت سرودێکە تایبەت دەست پێ بکەین و گۆل دەنگیوە بین ئەم حەسکی vê دەست پێکین بی پرسیار ئینشاءڵڵا یعنی هەر یەکسەر بە سرود دەست پێ بکەین هەکەوە پێخۆشتر بێت بە کەیفی بەڕێستانە پار ئەمە دەستمان بە قورئان بوو کردمانە سرود قورئان خواندن بەڵێ بەرەکەتر و خێرتر وانە خێرەکە وایە
با بەدڵی ئێوە بێت و خێرەکەش بێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا صدق الله العظيم. ماشاءالله هر تندروز باش بن ان شاء الله دنگ هر بمینه سلامت بیاد بخیر آبن جست بجا ام در باسی سرود بینو پرسیاره که از دست بکم یعنی و هر دو کپیک و کنگی دست سرود گود نکر یعنی هین دست بکی دنگ چه سرود بیجه کی داغبار بینه و حس کر یجib که ناف سرود گود ندا و بری ویجی قرآن خواندنه. بەڵێ بەخۆی سەرەتای هەر شتێک طبعا لە مناڵیەوە دەبی من تقریبا هەر وەکو باڵێن کاوە باڵێن هەر وەکو کەسێکی گەنجێک هەر لە سەرەتای 10 ساڵی و 12 ساڵی جۆبیستی مەسەرن قورئان خوێن و مەولید خوێنەکان دەبووین تا مەجروی ئەوە بن کە ئێمەش ڕۆژێک لە ڕۆژان کەسێک جۆبیستی دەنگمان بی و دەنگمان خۆش بی بەڵام ئەوەی کە ئێمە سەرەتا دەستمان پێکرد لە کاک سەید عەبدوڵڵا تقریبا پێش 2000 بوو. ماشاءالله بەڵام بەری 2000 هین پێک بن. بەڵێ ئەوە لەگەر یەکتر با بڵێن پێش 2000 لەگە یەکتر بین بەڵام پێشتر کاک سەید عەبدوڵڵاش هەر لە نۆتەکان ئەو دەورەی هەبوو منیش هەروە هەر لە پاش ئینتیفاضە قورئان خوێندن و مەولید خوێندنمان هەبوو بەڵام لەگە برادەرانی دیکە چاوە بینیاسینەوە یعنی یەکەم جۆر بەخوا هەر لە ڕێی مزگەوت و مناسباتی مەسەلەن هەندێک جار برادێک مەسەن ژن دێنی لە مەولودەکە تعارفمان کرد و ئیدی زیاتر لە 20 ساڵە برادێن کاکا ئێوە هیچ دەورە و شت ئەو کاتە هەبوو بڕۆنیان وەکو ئێستا هەیە دەورە و شت بۆی کە فێری سرود خوێنی یا مناجات خوێنی وانەتان یا هەر خۆتان شتێکی فطری هەر لە کوردستان بەگشتی نەبوو قورئان خوێن نەبوو مەولود خوێن هیچ خولێک نییە هەر قورئان خوێنێک ئێستاوانی لەوانەیە جۆبیستمان بن هەر قورئان خوێنێک لە هەر کوردستان لە هەر شوێنێکوی هەر خۆی پێگەیاندووە هەولی خۆی ئەوە داوە مەسەن بە کاسێتێک بە شتێک بە شعرێک خۆی وەکو بڵێ پەرێ بە خۆی داوە بۆی خەڵک بتوانی لەناو مناسبە و بوونەکان مەسەلەن دەنجی خۆی بە دیار بکە و خەڵک تەشجیع بکە ئەگە بڵێ خولێکەبی بۆ مەولید خوێندن یان بۆ قورئان خوێندن بەڵێ هەبووە یعنی بەو پاش 2000ەکان کۆمەڵەیەکی قورئان خوێنماندانا کە من و مامۆستا سەید و چەند مامۆستای تر هینمان کرد خولی تەجوید و خوێندنی دەنگ و چۆنیەتی خوێندنەوەی قورئانمان ڕێخست بەڵام بۆ مەولود نەبووە هەر ئەوەت هەیە هەر کەس جۆ لە مەسەلەن زیاتر مەسەلەن تورکەکان و مصریەکان و ئەوانەی بەغدا و ئەوانە جۆبیستیان دەبین حسب تەڵەبی خەڵکەکە لە مناسبات بۆیان دەڵێن زۆر باشە کاتە ئێمەش ئێستا باگوێمان لەو دەنگە ناوازەی ئێوە بێت کە چەندی ساڵە قورئانی پێدەخەن و سرودی پێدەخەن
چاوم ئەم هەوارە دەسووتێنم بە دەرونی ئەڵقرچاوم ئەم هەوارە دەسووتێنم دەریایی ئەشکی پەشیمانین وەکو لافا هەڵدەستێنم لە دەستی خراپ پێم زەمانە هەردەم شیوە نووشینم لە دەستی خراپ پێم زەمانە هەردەم شیوە نووشینم عتابم لێ مەگرن یاران کەوا عەبدێکی غەمگینم زمانە هەردەمشی وەنووشینم عیتابم لێ مەگرن یاران کەوا عەبدێکی غەمگینم ئای دەبام چینایە مەدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینەیە زعلم و جێگای دینە جێی گەورەی موسەلینەیە سەرداری زەمینەیە ڕووناچی چاومەن هەر تۆی شەکای مەدینە هەر تۆی شەکای مەدینەیە سرد بارزکە بە قوربان حاڵی ئێمایە ببینە حاڵی ئێمایە ببینە دەبەم سینایە مەدینەیە ئەو شارە چەند شیرینەیە ئەو شارە چەند شیرینەیە جعلم و جێگای دینە جێی گەورەی مرسەلینە جێی گەورەی مرسەلینەیە ئەوەی ئەو بۆنە بۆنکایە نەخۆشی دەڕوا یەکسەر نەخۆشی دەڕوا یەکسەر هەروە بۆنی ئال و بەیت هەروە بۆنی ئال و بەیت بۆنی تۆیە ڕەسوول الله بۆنی تۆیە ئەسەنبەر دەبەم سینایە مەدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینەیە جعلم و جێگای دینە جێی گەورەی مرسەلینە سەرداری زەمینە هزار جارە ماشڵڵا خودش فەڕازی بێت و ئیشەڵڵا نزیکترین وەخت ڕێک و بن دیسا بچینە مەدینێ چەند جارە توچە مەدینێ من حەفت جار ماشڵڵا مامۆستا سەید تو ئیشەڵڵا بزیترین حەجەک و شەش عەمرم مامۆستا هیچ بە زمانێکی دیکە مناجاتتان وتووە بەڵێ سرودتان و بە چ زمانێکی بە فارسی بە تورکی بە عەرەبی ئێستا ئەتوانن لە هەر کامێکی بەشێک دەتوان هەر چواری بتان زۆر باشە کات بەس وەکو گەشتێک بەری وی گەشتێ دەست پێ بکەن مامۆستا سەید کۆی دەفێ بخێرە خوب دەف من دا چیرۆکۆ vê دەفێ بێژی کەس بین ئەف دەفەتە ئینۆی دیارە تایبەتت گەلتە بەڵێ چیرۆکۆ vê دەفێ شکری دەست پێ کرد تایبەتیژی ئەف نەخشێر سەر وەتە کەنگی کڕیە چەند ساڵەتە ئەو دەفە یعنی چەند کەنجی کڕیتم لە کەینی وەلەکنتە هەتا ئێستا چەند مەولودت پێخیندیە تقریبان والله زۆرمان پێخی خۆی لە بەرڕناگری لەوانەیە 5-6 بەخۆی پێشتر بگۆڕین دەفەکان پیستە هەبوون پیستە
پیستە هەبوون یعنی پیستەی ئاژەڵی بەڵێ. دەکرا دەف بەس هەدی ئەوە؟ ئێستا ئەوە ئەشیعەیە ئەوانە زۆری لە ئیران دروست دەکرێتن دەیانهێنن بە وەجبە دەیانهێنن لە کوردستان دەفرۆشرێ تقریبا ئەوە بەشی چەند دەکا چەند مەولود تقریبا وڵا پشی زۆری دەکات ینی دیار نییە ئێستا لەبەرە گەرانتیرێ مەولودیش ناکرێتن ئەمێش خۆم فێری دەفکەم وا بزانم ئەمیش لێم دێ زۆریش بجا دەوەی گەشتی دەست بکەینەوە سۆڤانێ بەحەزکردین بە عەرەبی بڵێن ئینشاء الله. عەرەبی و فارسی و تورکی گەشتێک بەناو زمانەکانە إن شاء الله بإذن خوي جرح قلبي من الهوى ليس يبرى يا حبيبي يا طبيبي جرح قلبي من الهوى ليس يبرى كيف يبرى وداخل القلب جمرا أيها البدر ليس لي عنك صبرا أيها البدر ليس لي عنك صبرا كيف صبري وقد تعشقت بدرا يا كتب الحسن في جبينك سترا واضحا بينا لمن كان يقرأ لو قراه محب سار باك ويبل النبات بالدمع قترا فإذا مت فاحفروا لي قبري عند ذاك الحبيب ولو كان لي شبرا فإذا مت فاحفروا لي قبري عند ذاك الحبيب ولو كان لي شبرا فاكتبوا بدمي على لوح قبري رحم الله عاشقا مات صبرا محبوبي بالوصال أنعم علي محبوبي بالوصال أنعم علي وجد من نواي منه إلي وجد من نواي منه إلي قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت حول البيت قد طفت حول البيت قد طفت حول البيت سبعا ملبي قد طفت حول البيت سبعا ملبي راجيا رب البيت يغفر لي ذنبي راجيا رب البيت يغفر لي ذنبي محبوبي بالوصال أنعم علي محبوبي بالوصال أنعم علي وجد بالنواي منه إلي وجد بالنواي منه إلي وصلي يا سلام على المعلم وصلي يا سلام على المعلم وصلي يا سلام وصلي يا سلام وصلي يا سلام على المعلم وصلي يا سلام على المعلم والآل والأصحاب ربي ونعيم الله عبدي
لنا مولى سوى الله 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 ما لنا مولى سوى الله كلما ناديت يا قال يا عبدي أنا الله أشرق البدر علينا واختفت منه البدور أشرق البدر علينا واختفت منه البدور مثل حسنك ما رأينا قط يا وجه السرور الله 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 ما لنا مولى سوى الله 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 ما لنا مولى سوى الله كلما ناديت ياه قال يا عبدي أنا الله أي بلبل باغي زمان مرحبا مرحبا اي علي السلطان مرحبا امان امان مرحبا اي ماهي خورشيدي هدى مرحبا اي درد درمان مرحبا امان امان سنة قربان اول سنة محمد سنة قربان اول سنة محمد اجعل امداد درمان محمد امان امان ثاني جرم ازدن اول عاشق من كرت جان محمد خيالم olsun seyranım zamanım olsun canım Muhammed zihanidir şahiden kalbine uçuran ayeder zihanidir şaheder kalbine uçuran ayeder vasili Allah eder la ilahe illallah vasili Allah eder la ilahe illallah Zicreyle her nefesten sendir Allah sesten Zicreyle her nefesten sendir Allah sesten sen bülbülü kafeste la ilahe illallah sen bülbülü kafeste la ilahe illallah zihani zira şahiden kalbine ucra maheder vasili Allah eder la ilahe illallah بدن خوش وخودش و راضی به تو گشته مکه طیبتی جی بدن یعنی هم چوینه شامه و هم چوینه استانبول فارسی جی خودی حس ان شاء الله دیش و گلی بی مادەم بە زمانەکانی تر مناجاتەکەن و سرودتان هەیە هیچ بەشداریتان کردو لە فستیڤاڵێکی دەرەوەی کوردستان بێ ئەم فستیڤاڵێک بێت ناوەڵە هەتا ئێستا بەشداریمان نەکردیا لە فستیڤاڵی دەرەوەی بەس لێرە لە فستیڤاڵ لێرە سازکراوە لێرە بەشداری لە هەولێر لە دهۆک لە سلێمانی ئەوانە بەشداریمان کردیا وەکو هەم قورئان خوێن هەم مەولود خوێن یعنی لە جنوبیش مامۆستایان بەشداریان کردیا لە بەغدا و ئەو شوێنانە بەڵام وەکو لە دەرەوەی وڵات لە هیچ فستیڤاڵێک ئەوەی بەڕێستان دەفەرمونون فستیڤالی باڵێن دەرەوە ئەوە دەکرێت هەر گروپێکی کوردستانی هەبێ
یان تا ئێستا گروپێکی نەخێر کوردستانی نییە گرۆپش کوردستانیمان نییە لە بەرەوەی حکوومەت پێویستی یعنی پێویست دەکات بۆی کە گروپێک کوردستانی دروستکاجا بە هەموو زمانەکە مادەم ئەم هاتیینە سەری وابەتی مامۆستا هین بوش یعنی من ئەفگازندەیە تایبەتیژیش کەسانێت سرود بێژ هەی بچین خود دەست پێش خەرینن گرۆپێک بێتە چکی مەسەن گەلە جڕ ئەم ڤیددیوات بینین خەلکێ شامەیە سووریە گرۆپێک گەلک ڕێکوپێکن حتا دەفمەل باکووری کوردستانیژی گەنج ئەوە مەبەستەکەیمەیە بۆچی خود دەست ئێمە داوامان کردووە ئێوە خۆتان پێشقەدەم نەبوونێت بێژگە لە داواکردن هەتان بێت گروپەکە ئامادە بێت گروپەکە زۆرە ئێستا لە هەولێر زیاتر لە 20 گروپ هەیە لە سلێمانی هەیە لە دوهۆک هەیە پەیوەندیتان باشە بەیەکەوە پەیوەندیمان هەیە و زۆر پەیوەندێکی جوانیش و ڕێکشمان هەیە جاری وادێ ئەوان دێنە لای ئێمە دەچینە لایەن ئەخوێنینەوە مەولشتون دەخوێن بەس گروپێک تایبەت نییە با بڵێن دوو لە سلێمانی بێ دوو لە هەولێر بێ دوو لە دوهۆک بێ دوو لە پێشکەش کردی گروپێکی جوان بە ناوی هەر کوردستانی بی ئاینی بی دەتوانین ئەو کات مەسەن بچینە سووریا شارەکانی دەرەوەی با بڵێن وڵات بەشداری بکەین ئەتوانین ئێمە نەک بەس قورئان خوێندن گروپی ئاینیشمان زۆر پێویستە ئەوە تەبعەنەوە پێویستی بۆیە لانی پەیوەندیدار و ئیدی شتێکی وا مشکلەمان نییە لەسەر گرۆپ مەسەڵەن زۆر کەسمان هەیە لە کوردستان یعنی لە وڵاتان معجبن سەرسامن بە دەنجیان تایبەتین vêrişin peywendiyeket nêvbeyna wezareta Ewqafê wezareta taybetî jî karobarên çawa bêjin girêdayî hem îslamî taybetî jî hunerî roşenbîrî jî çêkin tiştekî wisa çêkin îşilaf tişte çê bed bi cadî em beref berhemekedî ve biçîn bes ez vê pirsiyarê hema ji mamosta kawayî bikim xoştirîn mewluda tu çûbî heta nûke we tiştekî gelek xweş pêşkeş kiribit çi cara ji bîratan ez şit bi cahîn vêrê heman tiştî bûme pêşkeş kirin مەولود هەر هەمووی خۆشە ئێمە کەسێکی خۆش بێ بە هەموو زمانێک لەگەری دەدوێ ئێمەش کە پێغەمبەرمان خۆش دەوێ عەلەیهی سەڵات وسەلام بە هەموو زمانێک لەگەری دەڵێن بە تورکی بی بە کوردی بی بە عەرەبی بی گرنگ ئەوەیە شتێکی جوان لە ناخمانەوە دەربچی بۆ ئەوەی شتەکە بڕازێتەوە ئیدی هەموو مەولودەکان خۆشە من خدام قلدارم مثل محمد محتاج هر قل استملاي محمد نستتقاعد فراقك زد بعيبا وفاء تانا مردم یک ساعت بيكونم سير وسفا جان علي شفتاي اشكي حبيب دوري تو خوش كلام قلبي عيد من ببرسيت می برید جور و جفاير صلوات در ساكن المدينة ربي بنيرا صلوات صلوات وحبيبي خوش اللي خايته أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفى شافي داي على عريب صلوات صلوات بو حبيبي خوش لقايته أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفى صاحب سيدة مولانا أبوهم وعالم مولايته صاحب سيدة
عالم مولايتو أو دنيا يسيا ظلمتا ظلمتا قرن بنوري سرايتو رجا ورايش دواتونا وطريمان ظليمان هرسان بقرم يشرشن ما وطريمان ظليمان أخو بنس بحرك وخلك وطريمان ظليمان أخو بنس تيغك وكجرا وطريمان ظليمان ظليمان عزيزا یا ربی هەر دەنگتان ئاوها خۆش بێت و یا ربی دەنگتان نەڕزێت هەردوو عزیز و بەڕێز حاجی کاوە و هەروەها سید عەبدوڵڵا ئەمشەو پرۆگرامیان لە کۆتایی زۆر جوان و ڕازاوە کردوان بە قورئان مەبنونیتێنش ئەردی حتا ئاسمان وزی هێشتەمە وەختەبان بەڵێ یاریزانان و وەرزشەوانانی سنووری شارۆچکەی دەربەندی خان بەهۆی ئەوەی کە لە ڕۆژدا بەڕۆژون و ئێستا زۆرینەی چالاکیەکان و چالاکیە وەرزشیەکانیان لە شەوان ئەنجامەدەن تا پارشێوان لە ناو یاریگەکان ئەمێننەوە ڕاهێنەران و یاریزانانی تیپە ملیەکانی دەربەنی خانەڵێن لە ڕۆژدا پلەی گەرما بەرزە و چونکە ڕەمەزانە بۆیە لە پێناو ئەگەڕانەوە و بۆی کە توانای جەستەییان لە خولەکانمانە بەردەوام بێت بتوانین ئەم شەو باسی وەرز ئەچینە دەربەنی خان. خولەکانمان بە شەوڕات بە هۆکاری ئەوەیش کە یاریزانان ڕایەنەران ناوبژیوانان لە ئیلتیزاماتی دینیدان هیواداری لەم کار و چالاکیانە بەردەوامین بە هاوکاری جەماوەری لایەنی پەیوەندیدارەکان هاوکاریمان بکەن بۆ شتێکی پاک بۆ شتێکی جوان بۆ شتێکی تەندروست. سپاس بۆ خوا دوای قۆناغی ڤایرۆسی کۆرۆنا ئەم خولەیان کردێتەوە بە شەوانی ڕەمەزانە و دەستیان خۆشوێ و دەستخۆشی لە تێلیژنێتی بمیلەکانی دەربەنی خانەکەین و سپاسگوزاری خوای گەورەیەکەین کە ڤایرۆسی کۆرۆنا نەما دوێمە یەکەم پاڵەوانتیە لە دوای ڤایرۆسی کۆرۆنا کرێتەوە بە شەوانی ڕەمەزانایە و بەڵێ پرۆگرامی پاشی بێ ئەم شەویش لێرەدا کۆتایی پێهات هیوادارین کە جێ ڕەزامەندیتان بێت. ئەف شەوە گەلە بخێرم بۆ مەژی دعا بکەن و بخۆشی دعا بکەن و بێ ڕۆژی نوێژ و تاعاتە هەمیە قەبیل. الله سەلام هاتانە.